مامۆستا زۆر سپاس بۆ ئامادەبوون لە ئێستا ڕەوشی پەروەردە و فێرکردن بە دیاریکراوی پەروەردە و خوێندنی کوردی لە پارێزگای کەرکووک چۆنە؟ سپاس بۆ ئەم دەرفەتە بڵێ ڕەوشەکە ئێمە توانیومانە لای کەم بەپی ئەوەی کە لە دەستمانە ڕەوشی خوێندن بەرەو باشی ئەچێت بەڵام ئێمە کێشە و گرفتمان زۆرە لەبەرەوەی ئێمە لە نێوان دوو وەزارەتین هەم وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان و هەمیش وەزارەتی پەروەردەی عێراق بوونی دوو وەزارەت و دوو تعلیماتی جیاواز لە نێوانیا پرۆسەیەک ئەبێ بە قوربانی دەبێت ئێمە لە کۆتاییە ئەم پرۆسەیە بۆی بتوانین ژینگەیەکی لەباری بۆ دروست بکەین بتوانین بە شێوەیەکی تەندروست مامۆستایان و خوێندکاران پەروەردە بکەین بۆ سیستەمێکی مۆدرنی هاوچەرخی ئەم سەردەما دەبێت کێشەکانی سەرەتا چارەسەر بکەی واتە ژینگەی لەباری بۆ ئامادە بکەین یەکێکیش لەو کێشانەی کە ئێمە زۆر هەستیارە ئەویش ئەوەیە لە نێوانی دوو وەزارەتین تا ئێستا کە ئێمە لە ساڵی 2023ەوە کە گەڕاوینەتەوە سەرزێدی با و باپیرمان لە کەرکووک تایبەتی ناوچە دابڕاوەکان بە شێوەیەکی گشتی ئێمە هەر وەکو تەعاملمان لەگەڵا ئەکرێت وەکو میوانێک لەم شارە چونکە تا ئێستا ڕاژەکانمان هەر لەسەر هەرێمی کوردستانە موچە و داهات و شایستەکان لەسەر هەرێمی کوردستانە بۆ مامۆسانی کەرکووک کە پەروەردەی کەرکووک وا باشترە کە سەر بە هەرێم بەیان سەر بە عێراق بێ سەرۆک بافڵ جەلات هەڵەبانی سەرۆکی کێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەکەی دوێنی لەگەڵ وەزیری پەروەردەی عێراق باسی لێو کرد کە ئەوان پێیان باشە هەم بۆ بزانم خواستی یەکی بەشێکی مامۆستایانی کەرکووکیشە کە ڕاژەکەیان بگەڕێتەوە بۆ بەغدا و شایستەی داراییان هەبێت لەوێ. بەڵێ ئێمە لە سەرەتای دروستبوونی ئەم خوێندنی کوردیە سەر بە هەرێمی کوردستان بووە ئێمە هەتاکو پارێزگا کورد بوو هەتاکو کەرکووک ئیدارەی کوردی بۆ ڕێوەی ئەبرد هیچ کێشەیەکمان نەبوو چووکە خۆمان دەسەڵاتەکان لەلایەن حکوومەتی خۆمانەوە بەڕێوە ئەچوو بەڵام ئێمە لە دوای دۆخەکانی ئەم دوایی و دوای ئەو ڕیفراندەوە مەشومان نەمانتوانی وات کێشەکان چارەسەر بکرێت و هەمووی بە شێوەیەکی هەڵپەسترا و ماوەتەوە بۆیە ئێمە لە ئێستاە پێمان باشە ئەو پرۆژەی جەنابی سەرۆک پاڤڵ یعنی سەرکەوتن بەدەستبێنێ و خۆشحاڵیشە یەکێتی مامۆستایانی کەرکووک خۆشحاڵە بۆ ئەو پرۆژەیە و بەدەستێنانی سەرکەوتن لەبەرەوەی لە کۆتاییە ئێمە ئێستا لە ئێستاە تۆ لەگەڵ بارودۆخە سیاسیەکە بڕۆ لە ئێستاە کەرکووک پارێزگایەکە وەکو پارێزگاکانی تری عێراق یعنی تەعاملی لەگەڵا کرێن یعنی ئێمە ناکرێت نەوت و داهاتی کەرکووک خەڵکی کەرکووک خۆی لێوی بێبەش بێک ئێمەش ئەوەی کە لێرین 8,000 مامۆستا و کارمەندی سەر بە خوێندنی کوردی هەمومان لە زمانی نظامی پێشووە تەرحیل کراوین و دیارە ئێمە دەستور ڕێگەمان پێ ئەدات بە پێی دەستور و مادەی 140 ئەم ناوچە کێشە لەسەرانە خەڵکانێک تەرحیل کراوە بەڕۆڕی تعریب و تەبعیز کراوە ئێستا گەڕاوینەتەوە شوێنی خۆمان مەفروزە ئێمە بەشە بوجەی خۆمان داهاتمان شایستەکانمان لە حکوومەتی عێراق وەرگین ئەمە ڕاستیەکەی ئەبێ هەموو دنیا ئەمە بزانێ کە ئێمە بچینە سەر بەغا لە کوردبوونمان کەم ناکە لە خوێندنی کوردی بگرە بەرەو پێشەوە چێ ماگانە ئێمە لە شارەکەی خۆمان موچە وەرەگرین وەکو هاوڕێکانمان کە بە کیکات ئەچن لە نووسنگەیە نزیکی ماڵی خۆیان وەری ئەگرن موچەکان ئێمە تا ئێستاکە لە چەمچەماڵ موچە وەرەگرین ئەم شارە یعنی ئێمە گوناحمان چییە کە ئێمە موچە لە چەمچەماڵ وەربگیرێ و ماگانە ئێمە چۆن ئێستا کێشەی تەقینەوەی غازێ ئێمە ماگانە مامۆستاکانمان ساریان وەرگەڕاوە تووشی کێشەی نەخوازراو بوونە چەتە و جەردە لە سەیتەرەکان پارەکەیان لێسەندون ئەمانە و دەیان کێشەی تر تاقیکردنەوەکانمان کێشەی بۆ دروست دەبێ پرسیارەکانمان هەڵەی تایە بۆیە یعنی ئەمانە هەمووی کێشەیە ئەگە بێت و ئێمە بچینە سەر عێراق تەواوی تر کێشەی تاقیکردنەوەکان چییە مامۆستا پەروین؟ با کێشەی تاقیکردنەوەکان ئێمە بۆ خۆتان ئەزانن پەیرە و پرۆگراممان لەسەر هەرێمی کوردستانە یعنی پەرتوکەکانمان کتێبەکانی کە دێک منهەجمان لەسەر هەرێمی کوردستانە بەڵام تاقیکردنەوەکانمان حکوومەتی عێراقی ئیعترافی پێناکە هەرێمی کوردستان تاقیکردنەوە ئەنجام بدەن بۆ تەلەبەکانمان ئەبێ کێ تاقیکردنەوەکە ئەنجام بدا دەبێ حکوومەتی عێراقی وەزارەتی پەروەردەی عێراق
لە وەزارەتی پەروەردەی عێراق پرسیارەکان دەرەکرێ و ئێمە نوێنەری ڕاستەقینەمان نییە ئاگای لەوە بێکە تووشی هەڵەی زبان ئەوانی و تووشی هەڵەی پرسیارەکانە بە ساڵی وا بووە دیوێکی پرسیاری زانستی بووە دیوەکەی تری پرسیاری وێژەی بووان نەبوونی خەڵکی کارا بە ئەزمون بۆ خوێندنی کوردی لە عێراق لە وەزارەتی پەروەردە ئەم هەڵانە دروست بووە بۆیە ئیتر ئێمەش تینمان بۆ هاتووە پێویستە ئێمە خۆمان ساحب کردکوچین و خۆمان ئەم شارەمان بەجێنێشتووە نە لە کاتی زمانی بەعس و نە لە کاتی هەموو بارودۆخە نەخوازراوەکانی کە بەسەر کەرکووکە هاتووە و شەڕی داعش و ئەم شارەمان بەدەست و دەم گرتووە بۆیە پێویستی شەکە شایستەدارەکانمان حکوومەتی عێراق سەرفی بکە خۆ بۆ خۆتی شەگەر دیراسی بکەی وابزام ئەو پارەی کە دێ بۆ هەرێمی کوردستان جاران پیانە و 400 ملیار و دواتر 200 ملیارە و پارەیە هەرحی حکوومەتی عێراقیە بەڵام بۆ بچێتە هەولێر و بگەڕێتەوە و دوایی وەکو خێرکردن خێرمان پێ بکرێت و ئەو موچەیە وەرگین با ڕاستە خۆ حکوومەتی عێراقی موچەکانمان دابش بکات و ئێمە خزمەتی شاری کەرکووکەکەین و پەشیمانیش نین نە لە کوردبوونمان نە لە خوێندنی کوردی هەمیشە خزمەکاری خوێندنی کوردیە بین سەبارەت بە بوونی مامۆستای پێویست بۆوانە جیاوازەکان لە خوێندنگە کوردیەکاندا ئەم کێشەیە هەیە لە ناوەندە خوێندنیەکانی تایبەت بە خوێنی کوردی بڵێ ئێمە کێشەمان هەیە لە ڕووی میلاکە و لە ڕووی دامەزراندنەوە ئێمە هەر کاتێ کێشەکانی ئێمە کێشەی کاتیە لەگەڵ وەرزەکانی ساڵا کێشەمان بۆ دروستە بێ مەسە بۆ نمونە کاتێک کە وەرزی تەعیناتە بێ دامەزراندنە بێ بۆ لەسەر حکوومەتی عێراقی ئێمە دیسانەوە دەبێ بین لێرە کێشەمانە بێ لەگەڵیانە دەبێ حسەمان بدرێتێ وەکو خوێندنی کوردی بەڵام دیارە دیسانەوە ئەوان ناماندنێ لەبەرەوەی ئەڵێن ئێوە سەر بە هەرێمی کوردستانن دابوو دەستگای خوێندنی کوردی قوتابخانەکانی خوێندنی کوردی سەر بە هەرێمی کوردستانە ئەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان میلاکتان بۆ دابین بکە هەر لەم کێشێشە دیسانەوە وەکو پێویست پشکی کورجیان ناکرێتەوە بۆی بدرێ بە خوێندنی کوردی کێشەکەش بۆ واگەڕێتەوە زۆر جار وەزیرە جیاجیاکان ئاماژیان باوە داوە وتوانێت ئێمە بۆ میلاک بۆ ئێوە پەیا بکەین لە کاتێکە دام و دەستگاکەتان سەر بە هەرێمی کوردستانە باشە ماوەی بەر لە ئێستا کێشەیەکی دیکەشە بوو لە نێو پارێزگای کەرکووکە ئەوش بەشێک لە خانەوادە و بۆ بنەماڵانی کە خوێندکاریان هەبوو مەبەستم کوردەکانە خوێندکارەکانیان خسە بەر خوێندنی عەرەبی تا ئێستا کێشەیە ماوە؟ وڵاهی ئەم ساڵ ئەوەی کە بەدی ئەەکەین هەمان بووە لە گەڕک لە خوێندنی عەرەبی هاتووەتە خوێندنی کوردی بەڕاستی ئەمە هەبوو لە ساڵانی پێشوە بەڵام بەب دۆخانەی ئەم ئێستاکە لە ئێستایە ئێمە ئەو کێشەیە ڕەنگە هەبێ لە هەندێک گەڕک بەڵام لە گەڕەکە کوردیەکان کە کورتیان نیشتەجێیە ئێمە پێویستمان بە دروستکردنی بینای ترە بۆ خوێندکارەکانمان چووکە لەبەرەوەی ژمارەی خوێندکارمان لە گەڕەکە کوردنیشینەکان زۆرترە ئەوەی کە هەیە لە ئەچنە خوێندنی عەرەبی مناڵیانە خەنە بەر خوێندنی عەرەبی زیاتر گەڕەکانی خواروی کەرکووکە ڕێی بەغا حەیواستی خەزرا ئەمانە دانیشتوانەکانشی دانیشتوان یعنی متەنەوعن زۆرینەی دانیشتوەکانیان مەسەلەن لە نەتەوەی عەرەبە ڕەنگە نەچن ئەوان مناڵیان بخەنە بەر خوێندنی کوردی بەڵام ئێمە ئەگەر بێت و ئەم پرۆژەیە پەسەند بکرێت کە لەلایەن سەرۆکەوە پێشنیار کراوەوە بۆ بەکارنامەی حکوومەتی تازە ڕەنگە لەوە شاجارێکی کە ئێمە متمانەی دانیشتوانی شاری کەرکووک بەدەستبێنین چونکە کاتێک کە تۆ سەر بە هەرێمی کوردستان بی زۆر جار کێشەمانە بێ ینی تەلەبەیەکمان سەر بە هەرێمی بەسەر لە یەکێ لە پەیمانگاکانی هەرێمی کوردستان تەواوی کورد بێ ڕەنگە موسادەقەی ئەو کۆلێژەیان ئەو پەیمانگایە تۆزێ بە زەحمەت بکرێ لە کەرکووک وەک بڵێ سیقەی بە شەهادەکەی نەبێ ئەمانە و دەیان کێشەی تر کە لێرە ناتوانم هەمووی باس بکەم سەبارەت بەبینایی زۆری خوێندنگاکان پێویستیان بە نوێژەنکردنەوەیە بەپی پێویستە ئێمە دوو جۆر کێشەمان هەیە لە مەسەلەی بینا لە هەندێک گەڕەکی کوردیە چەندین بینامان ڕووخاوە بە ناوی ئەوەی کە
بینای تازەمان بۆکەن بەڵام بەداخەوە تا ئێستا ماوەی 5 ساڵە دروست نەکراوەتەوە ئەمانە وای کردووە تا ئێستا کە سێدەوامیمان هەبێ لە گەڕەکە کوردیەکان وە کێشەیەکی کەشمان هەیە کێشەی ئەوەی کە ئێمە زۆری نەمان ئەوانەی کە ئێستا لە خوێندنی کوردین لەوانن کە کاتی خۆی تەرحیل کراون ئێستا گەڕاونەتەوە بۆ شوێنی خۆیان بەڵام شوێنەکانی خۆیان حکوومەتی عێراقی بە تەجاوز لە قەڵەمی ئەداکە ئەڵێ ئەمانە لە زمینی پلانی شارەوانی کەرکووکانیە لێرەشە لە گەڕەکی تەجاوز حکوومەتی عێراقی و وەزارەتی پەروەردە پلانی نییە بۆ ئەو گەڕەکانە بۆ ئەوەی قوتابخانە و باخچەی تیا دروست بکە ئەمەش کێشەیەکی بۆ دروست کردوین ئێستش لە بەرنمەیەکی کەمان هەیە ئەو بەرنمەیە کە بڵین بەرامبەر بە خواردن هەندێک مەشروعی سینی دروستەکەن 44 قوتابخانەیە لەوە شادیسانەوە ئەوان زەویەکیانەوە زەویەکە تاپۆ بێ ئێمەش زۆربەی کوردەکان کە نیشتەجێن لەو گەڕەکانی کە تازە دروست بووە لە دوای 2023 کە حکوومەتی عێراقی ئەو کاتە ڕووخاو ئێستاکە جارێکی کە دروست بووەتەوە باشە ئەما کەمە دوا پرسیار مامۆستا پەروین ئەویش ڕێگریەکان بۆ گەڕانەوەی دەبوو پێشترم پرسیارەوە لێ بکەم سەبارەت بەوەی کە ڕێگریەکە بێ بۆی کە میلاکی و ڕاژی مامۆستایان بگەڕێتەوە سەر بەغدا چ ڕێگریەک هەیە لەمە؟ وەڵاهی لە ئێمە طبعاً ئەم پرۆژەیە لە کاتێکە سەرۆک پاڤێڵ کە سەردانی کەرکووکی کرد لە کاتی هەڵبژاردنەکان یەکێک بوو لە داخوازیەکانی مامۆستایانی کەرکووک کە کۆبوونەوەی لەگەڵ کردین کە ئەم بابەتە لە دوای هەڵبژاردنەکان و تەشکیلکردنی حکوومەت جێبەجێ بکەوە خۆشبەختانە وعدەکەی خۆی جێبەجێ کردووە لە ئێستاە کردی بە بەرنامەی کار ئەوەی ڕێگریە ئەوەی من وەکو ئەزمونم هەبێت لە ناو کارەکە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە ڕێگری لەوە بکە ئێمە بگوازێنەوە سەر حکوومەتی عێراقی ئەگەڕێتەوە بۆ مەسەلەی بووجا ئێمە 6 ملیار دینار و کەسر حکوومەتی هەرێمی کوردستان لەو پارەی هەرێمی کوردستان سەرفیەکە بۆ مامۆستایانی ناوچە دابڕاوەکان ئەم پارەیە ڕەنگە ئەو کاتە وردەکاری تری بیوێ بۆ نمونە حکوومەتی عێراقی ئەگەر موافقە بکات لەسەر گواستنەوەمان دیارە ئەبێ بودجەیەکی تایبەتمان بۆ تەرخان بکە لەسەر میزانیەی 2023 ئەگەر ئەوە بێت حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندیش نەبێ ئێمە ئەتوانین هەر یەکە لە ئێمە ئەوەی ئارەزووی هەبێت لە ڕێگەی تەنها عریزەیە کە توانێ خۆی نەقڵ بکە ئەو کاتە ئەگەر حکوومەتی عێراقی ڕەزامەند ببێ کە بودجەکەمان بۆ دابین بکە بودجەکە لە 2023 کە میزانە مسادقە ئەکرێت دەتوانێت ڕێگای بۆ بکاتەوە ئەم مامۆستانە نەقڵ بێ بەڵام ئەگەر بێت و داوا بکە لە هەرێمی کوردستان بە پارەکەی خۆیەوە ئێمە گواستنەوەمان بۆ بکرێیانی واتە بەو 6 ملیار دیناری کە بۆمان سەرفەکە حکوومەتی هەرێمی کوردستان بمانداتێ و بگەڕێنەوە سەر بەغا من دڵنیام لە ئێستاکەوە پێش حداس نەکەوتوم بەڵام من ئەزمونم هەیە لە زمانی دکتۆر فوادوش و دکتۆر بەرهەمیشە ئێمە ئەم پرۆژەیەمان تەقدیم کرد حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی نەفەرموو بە پێدانی ئەو 6 ملیار دینارە کە بۆمان ئێستا دابینەکە بگوازینەوە بۆ سەر میلاکی بەغا بە پارەی خۆمانەوە واتە بە شایستە دارایەکانی خۆمان کە ئێستا حکوومەت ئەمانداتێ حکوومەتی هەرێمی کوردستان پێی بگوازێنەوە بەڵام ئەگەر لێرەوە ڕوویدەمەم ئەەکەم لە زۆر بەڕێز سەرۆک پاڤێڵ ئەبێت لەگەڵ وەزیری دارایی عێراقا ئەم کەیسە بەس لە لای وەزیری تەربیە نیە ڕاستە وەزیری تەربیە موافقەی کردووە دەبێت وەزیری مالیەش ڕەزامەندی بفەرمێ کە لە پەرلەمانە پرۆژەکە پەسەند بکرێ ئەم مامۆستایانە کە 8,000 مامۆستاین ئەو بودجە شایستە داراییە جێگە بکرێتەوە لە میزانیەی 2023 بەڕێز پەروین مامۆستا پەروین فاتح کە بەڕێزیان بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری خوێنی کوردین لا کەرکووک ڕاستەخۆ لە کەرکووک کۆمیانی ئەمە بۆی زۆر سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا